خوای گەورە سڵاوتان لێبێت بینەران لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید تاوتوێ چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی سیاسی عێراق مەسلەی دواکەوتنی پرۆژە یاسایی بۆجێ عێراق بۆ ساڵی 2023 هەروە کێشەی بەرزبوونەوەی دۆلار و ئەو ڕێکارانەی کە حکوومەتی ناوەندی و بانکی ناوەندی دەیانگرێتە بەر بۆچی چارەسەر ناکرێت وایە کەی ئەم دۆخە ئاسایی تۆ لێکەوتەکانی بەرزبوونەوەی دۆلاری لەسەر بازار لەسەر هاوڵاتیان قسەی لەبارەوە دەکەین. مامۆستا بەخێر بێن. سوپاسەکەم بەخێریش بێنەوە لە بەغدا. سوپاسەکەم. سەردانێکی بەغداتان کردێک لەوە دەست پێ بکەین. لە بەغداد چی باز بوو لە ڕووی سیاسیەوە کێتان بینی لە بەغداد؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کەناڵی پەیام. ڕاستیەکەی کەسایەتی سیاسی یاخود هێزی سیاسی ئەگەر مواکەبەی ئەحداث نەکا یا لە نزیک و ئاگای لە ڕووداوەکان نەبێ ئاگای لە پشت پەردە نەبێ ناتوانێت بەردەوام بێ لە سیاسەتا لەبەرەوەی هەر هێزێکی سیاسی دوو فاکتەری ئەوێ بۆی بەردەوام بێ فاکتەری مبادرە لەگەڵ فاکتەری مناوەرە هەر هێزێکی سیاسی مبادرەی نەبێ بە هێزی سیاسی هەژمار ناکرێ و مناوەرەی نەبێ دیسان بە هێزی سیاسی هەژمار ناکرێ ڕاستە من سەردانەکە شخصی بووە وەکو وەفد و شاندی کۆمەڵی دادگەری نەچوون بەڵام بە حکمی ئەوەی لەو مەجالا ئیشەکەم ینی بمەوێ نەمەوێ قەدەر ڕێخستوم لەوەی کە لە مەجای سیاست و مالا ئیش بکەم بۆیە ناو بەناو ئێمە کۆبنەوەمان لێرە هەیە لەسەر ئەم مستەوای ئێرە لەگەڵ هاوڕێکانم پێشتر ئەندام پەرلەمان بوونیا کەسانێکی سیاسی و پێکەگەین و مناقەشە و گەنگەشەی ئەو بابەتەکەین بە قەنەعەتی من بەغات چەقی ململانەی سیاسیە لە عێراقدا بۆیە هەر هێزێکی سیاسی بێوێ بەشدار بێ لەو ململانە سیاسیە ئەبێ بەشداری هەبێ لە بەغدا وجودی هەبێ لە بەغدا کارکتەرە سیاسی ئەساسیەکان ببینێ لە بەغدا ئەم جارەکانی ئەتوانێ ئەو مەساحەیە کە بۆی دیارێکرێ ئیتر فەردە مەساحەیەکی بێ لە نێو ئەفرادەکانی کە سیاسە دەکەن ئەگەر هێزی سیاسیە مەساحەیەکی بێت لە نێوان هێزە سیاسیەکانە و ئەگەر هێزێک غایب بێت لە مەساحەیە ئەوە ینی هێزێکە کەمتەرخەمە بەرامبەر بە ئەو پەیامەی کە هەڵی گرتووە بەو بەیاخەی کە هەڵی گرتووە بۆیە سەردانەکەمان سەردانێکی شخصی بوو بەڵام لە نزیکەوە ئەطرافی سیاسیمان بینی تەرەفی سونە هەردوو بەشەکەیمان بینی بە سونەی عەزم و بە سونەی سیادەوە تەرەفی شیعیمان بینی بە تەیاری سەدریش و ئیتاریش تەرەفی کوردیشمان هەردووکیان وەکو هاوڕێ و ئەوانە هەردوو لایەنەکەمان بینی ئەوەی بۆ ئێمە دەرکەوت لەم سەفەرە بە تایبەتی تەیاری سەدریمان لە نزیکەوە بینی و ئەوەی کە بەدوایە ئەگەڕاین چونکە تەیاری سەدری هێزێکی زۆر داخراوە معلومات تەنها لای بەڕێز مقتەدا سەدر هەیە حرەکەت هەر لای ئەوە هەیە و تەختیت و پلان هەموو لای ئەو هەیە یا لای چەند کەسێکی زۆر کەم کە لە چواردەوری بەڕێز مقتەدا سەدرن بۆیە ئەمانویست ئیعلام هیچ تەختەیەکی ئەو قەزێ ناکە ئەمانویست کەسێکی نزیک لە مقتەدا سەدر ببینین بۆ ئەوەی بزانین ئەو بێدەنگیان تاکەی ئەومان بۆ دەرکەوت کە ئەوان دەستیان کردوتەوە بە جوڵە و جوڵەکەیان لە ئەو نوێژی هەینیەوە بوو کە هەفتەی پێشوو ئەنجامیاندا لە زۆربەی پارێزگا وەسەط و جنوبیەکان بە ئیستیسنای بەسرە لە بەرەوەی جامی کەنداوی عەرەبی لێبوو باسییان لەوە کرد کە ئەوان بێدەنگ نابن تاسەر بەڵام ئەیانەوێ بگەڕێنەوە ناو ساحەکە بەڵام بە شێوەی تەنها تەیاری سەدری نەگەڕێنەوە بە شێوەی جەماوەری بگەڕێنەوە و بۆ با بڵێن منفەزێک مەدخەلێک بۆ شتێک ئەگەڕێن کەوا شەقام بجوڵێت بە ئیرادەی خۆی پاشان ئەوان قیادەی شەقام بکەن و دەستکەنەوە بە خۆپشاندان دۆلار ئەو دەواازەیە بە بڕوای من دۆلار ئەو دەواازەیە چونکە لە دنیا سیاست و مال سیاست و اقتصاد دوو ڕووی یەک دراون یەکیان لە خزمەت ئەوی دیکەیانایە لە هەر وڵاتێک سیاست لە خزمەتی اقتصادا بوو ئەوە خۆشگوزەرانی دروسە بێ بە پێچەوانەوە گەر اقتصاد لە خزمەتی سیاسا بوو ئەوە ئەو پشێویە دروسە بێ ئەو قات و قڕی و ئەو گرانیە دروسە بێ کە ئێستا هەیە ئەو قۆرخکاریە دروسە بێ کە ئێستا هەیە لە عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی اقتصاد لە خزمەتی سیاسەتایە بۆیە ئامادەن دەست بخەنە بینە قاقای تاکی کۆمەڵگەوە بۆ ئەوەی بمێنەوە لە دەسەڵات
بەس پێ دوای بەم زوانە سەدرەکان دەردەکەونەوە سەدرەکان ئەگەر ئەو من وەکو تەوقیتی زەمەنی کەوتۆتە سەر گەمە دەولیەکە تا چه ئەندازەیەک بەرامبەری سەدرەکان چونکە تۆ کە گەمەی سیاسیەکەی حتمما لە بەرامبەر گەمەکەری تر هەیە خۆت بە تەنهانیت سەدرەکان لە بەرامبەریان گەمەکەری تر هەیە کە ئیتاریەکانن ئیتاریەکان هەستیان بەوە کردووە کە موفق نەبوون لە حکوومەتەکانە ڕاستە توانیان لە پەرلەمانە مەسئلەی سەرۆکایەتی بە شێوەیەک لە شێوەکان ببنەوە لە تایاری سەدری کە نەیانهێشت سەرۆکۆمارێک داخوازی ئەوان بوو ببێتە سەرۆکۆمار لە پێگەێنانی حکوومەتان سەدریان ناچار کردکەوە ئەو هەنگاوە هەڵبگرێ کە هەمومان تەحلیلی سیاسیمان بۆی نەبوو بۆ مقتەدا سەدر سەحبی کرد ڕەنگە ئێستا ئەوەمان بۆ دەربکەوێت حتا من پرسیارم لەو بە ڕێزەی تەیاری سەدری کرد وتم ئێمە هیچ تەفسیرێکی سیاسیمان پێ نییە یا لە کاتی خۆیان تەفسیری سیاسیمان پێ نەبوو بۆ ئەوەی کە کوتلەیەکی 73 کەسی لە پەرلەمانە ئینسحاب بکە ئەویش پشتگیری لە قسەکەی من کردوتی ئێمەش فعلەن تەفسیرێکی سیاسیمان پێ نییە بەڵام دوای گەنگەشەیەکی زۆر لەگەڵ ئەو تەرەفانەی کە باسم کرد ڕەنگە بڵێم بادیرەی ئەوە دەرکەوت مقتەدا سەدر ویستی چانسێک بداتە ئیتار کە ئەیزانی ئیتار سەرکەوتو نابێ بۆ ئەوەی لە منفەزێکی ترەوە بێتەوە بۆ ناو عملیەی سیاسی ئەو بەتەمای ئەوە بوو حکوومەتی زۆرینە پێک بێنێ و معارەزەیەک لە بەرامبەر یابێ بۆ ئەوەی بتوانێ نموزەجێکی جوان تەقدیم کا بەڵام لەبەر کە ڕێیان نەدا ئامادە نەبوو هەموو جارێک ئەوەی پێ بڵێنەوە بڵێن هەموو حکوومەتەکان ئەگەر نەجاحیان هێناوە هەمومان شەریکین ئەگەر شکستیشیان هێناوە ئەوە هەمومان شەریکین ئەو ئەم کارتەی لە دەست ئیتاریەکان سندەوە کە ئێستا نەجاح و سەرکەوتن و شکستی حکوومەت لە ئێستادا هێزە ئیتاریەکان لی بەرپرسن و مستەقبەلیان لەسەر ئەو حکوومەتە دیاری ئەکرێت لەگەڵ چوارچێ هەمانگیش کۆبنەوەتان کرد ئەطرافمان بینی لە چوارچەوەی هەمانگی ئەو گرفتە کێسە هەیە لە ناو حکوومەت گرفتی گەورە هەیە لەسەر تاکید هێزەی دۆلار بێت بێژگە مەسلەی دۆلار مەسلەی پشکێنە لە ناو هێزەکانی ئیتارە زۆر با بڵێن باڵی ڕاکێشاوە پرۆژیان هەیە لە ئەنجامی ئەوەی کەوا مەسئلەی تەوزیعکردنی کەیکەکە لەسەر ئەوە بووەتە کێشیان چونکە چاوەڕێ ئەکرێت کە پلەپۆستێکی زۆر لە بەردەستیان نابێت کە بیگۆڕن تاواتی کێکەکە دابش نەکراوێت کێکەکە زۆری ماوە یعنی مەسەلەن محافزەکان ماون کە هەندێکیان بە وەکالەت بوون یا هەندێکیان لە حکوومەتەکەی پێشووە تاین کراون کە ئەوە ئەماندایانێن بە محکمەی اتحادیەوانەی هەڵوەشانەوە بۆیە لەسەر محافزەکان سراعێکی زۆر قورسیان هەیە لەسەر وکەلائی وەزیرەکان و لەسەر مدیر عامەکان کە ڕۆحی وەزارەت بریتە لە وەکیل وەزیر و مدیر عامی وەزارەت وەزیر پۆستێکی سیادیە لە ناو وەزارەتە ئیشرافی بەشەکانی دیکەکە و فترەیەکی زەمەنیە بە بەقای ئەو دەورەیە وەزیر ئەمێنێتەوە بەڵام وەکیل وەزیر بە درێژایی ئەو فترە زەمەنیە ئەمێنێتەوە مدیر عام ئەمێنێتەوە بە تایبەتی دوو بەش لە ناو وەزارەتە زۆر گرنگە مدیر عامی مالیە و قانونی کە ئەمە دڵی هەر وەزارەتێک بریتە لە مالیە و قانونی بۆیە لە ئەمەی پێشووە لە حکوومەتی پێشووە تیاری سەدری توانیوەتی نفوزێکی زۆر گەورە بکاتە ناو حکوومەتەکەی کازمی و پێشتر عادل عەبدولمەهدی ئەیانەوێ هەموو ئەمانە ڕیشەکێش بکەن بە شێوەیەک لە شێوەکان لای بن و خەڵکی خۆیان تاوەکو وەزارەتەکان بۆ خۆیان یەکلا بکرێتەوە ئەم تەوزیعکردنی کێکە بۆتە گەورەترین گرفت لە نێوان هێزەکانی ئێتار کێشە هەیە دەستگای هەواڵگری بێ ئەنجومەنی لەسەر هەموو پۆستەکان منافەسەی زۆر گەورە هەیە یعنی بدونی ئیستیسنا لەسەر هەموو پۆستەکان بە تایبەتی ئەو پۆستانەی کەوە مالی با بڵێن سەرچاوەی دارایین و سەرچاوی عقودن کە ئەکاتە قانونی لەسەر ئەم دوو پۆستە کێشەی زۆر گەورە باش نیگەرانی هەیە لە سوودانی ئەوەندەی کەس پێکرد بە چوارچێوەی هەماهەنگی بێت چونکە ئەوان دەیان ناوە بەس ئێستا نیگەرانیەکەی جیاواز خۆی بە تەئکید نیگەرانیەکە لە چیوە دروستە بێ خۆی ئەم ئەزمونەی کە عێراق لە سەردەمی عادل عەبدولمەهدیوە ئەم ئەزمونەی هێناوەتە پێش کە سەرۆک وەزیران خاوەنی کوتلەیەکی سیاسی نەبێت لە ناو پەرلەمان ئەمە تەنها لە عێراقا ئەم بیدعە سیاسی هەیە چونکە ناکرێت ڕئیس وزرا کوتلەیەکی بەقوتی نەبێت تەرجەمەی منهاج وەزاریەکەی بۆ بکات بۆ ئەفعال تاوەکو جارێکیکە یا متمانەی بدرێتێ یا متمانەی لێ بسەنێتەوە ئەم بیدعەیە لە سەردەمی عادل عەبدولمەهدی دوای ئەوەی هێزە شیعیەکان نەگەیشتە نەتیجەی ئەوەی کە کوتلەی ئەکبەر حکوومەت پێک بێنێ و دوای ئەوە لە سەردەمی کازمیا و دوای ئەوە لە ئاخر انتخاب
انتخاباتە ڕێگەیان نەدا کە مقتەدا سەدر حکوومەت پێک بێنێ بۆیە سوودانی لەسەر ئەو ئەساسەی کەوا ناتوانێ دڵی هەمووان ڕازیکە هەر یەکە بۆ خۆی گلەی هەیە چ لە پشتی خۆی چ لە تەسریحەکانی بۆ نمونە سوودانی کاتێک کە تەسریحی داواڵێ هەمووان متفقن لە سەرمانەوەی هێزە ئەمریکیەکان مەسەن ئەمە حەفیظەی مالیکی جوڵان دۆڵێ نەخێر ئەو قسەیە دقیق نییە هەمووان ڕازی نین تەسریح زۆر درا لەسەر ئەم بابەتە مەسەلەی دۆلار تەسریحی زۆر دراوە کە ئێستا سوودانی عازە لە بەرامبەر دۆلارەکەوە خۆی یەکێک بۆ لەوانەی کە بانگەشەی گەورەی انتخاباتەکەی لەسەر ئەوە بووە کە دۆلارە گەڕێنێتەوە بۆ 120 لە ئێستادا نەک نەگەڕانەوە بۆ 120 لە 165 ئەمڕۆ کە لە سلێمانی و بۆرسەکانی عێراقەوە کومتابعام کرد هەیە کەواتە سوودانی 45,000 دینار لەو سیارێک کە ئەکاتە سولسێکی ئەو سیارەی کە ئەو توێتی واتە هاوڵاتیانی عێراق ئەگەر دەنگیان دابێ بە سوودانی لەسەر ئەو ئەساسەی دۆلاریان بۆ گەڕێنەوە نەخێرە بێ ئێستا بڵێن سوودانی تۆ ئەو بەڵێنەی کەدات ڕازگۆ نەبی دیوێکی دیکە ئەگەر دوای پرسیار دەبێت لەسەر موازنە بە قۆناغێکە ئاڕوا کە قۆناغێکی زۆر مەترسیدارە بەڕاستی بەڵێ ئەنی قۆناغە مەترسیارەکە چێ بەڕێزت لەگەڵ دکتۆر محەممەد تەمیم لەگەڵ جێگری سەرۆکوەزیر و یەک ئەتوانم بڵێم عقلی تەختیتی حکوومەتە تازەکەیە چونکە محەممەد تەمیم شخصیتێکە لەگەڵ زۆربەی کابینەکان نبووە مەسەن ئەندامی نووسینەوەی دەستور بووە لە حکوومەتی ئایاد عەلاوی کە پێکهێنرا و حکوومەتی موقەتە و دوای بوو بە هین لەو کاتەوە ئەم پیاوە لەناو ئەحداسایە خۆی کەسایەتێکی ئەکادیمیە دکتۆرای هەیە لە قانونا لە کامبرج زەیف بووە لەوێ وابزانام پێم وایە خرجی زانکۆی ئەدنبەرەیە ینی ئەتوانم بڵێم یەکێکە لەو عەقڵە ئیداری و قانونیانەی کە ئەتوانێت ئەگەر خەلەلێکە بێت تەشخیصی بکە و پێشنیاری پێ بۆ ڕاستکردنەوە چونکە یەکێک لەو پرسیارانەی کە لێم کرد ڕێی چییە لەسەر دۆلار وتی لیژنەیەکی پێگەێناوە سوودانی ئەگەر بە منی بووتایە بە کەمترین ماوە بۆم حەلە کرد دوایی مەجال نەبوو نامەیەکم بۆ نات ئیجراعاتی حەلکردنەکەت چییە چەند خاڵێکی بۆ نووسیبم کە بریتە لە هەندێک بابەتی اقتصادی چکە من لەگەڵ محەممەد تەمیمە هەموو جارێ پرۆژەکانمان لە مەجای اقتصادیە مناقەشە کرد بۆ پیاوێکە ڕاستە اقتصادی نەخوێندەوە قانونی خوێندووە بەڵام لە مەجای اقتصادیا پیاوێکی زۆر متەمەکن لە بودجە یەکێک لەو خاڵانەی کە لێم پرسی سەقفی نەفەقات بەرەو کوێڕوە باسی لە تێپەڕاندنی 200 تریلیۆن دینار زیاترە کرد مەسەن باس لەوەیە کۆی گشتی بودجە عێراق لە 200 تریلیۆن بەرەو ژوورە وتم ئەوەندەی من بزانم 150 تریلیۆن دینار داهاتە کەواتە زیاد لە 100 تریلیۆن یان نزیکە بێتەوە لە 100 تریلیۆن کورتێنانوتم ئەوە مخالفەی یەکەم مخالفە کە ئیکا مخالفەی قانونی ئیدارەی مالیە وتی لەوانەیە بنووسین باستثناء قانون الإدارة المالية ئەخوتم استثناء خۆ ئەو قەزیە بۆ معالەجە دانراوە بۆ ئەوە دانراوەوە دەرچن لە یاساکە یا دەرنەچن چیتان کردووە ئەم نەفەقە زەخمە وتی نزیکەی 500,000 تاعیناتی تازەی تایە موازنە لە یەک ساڵە ئەگەر بۆ موازنەی ساڵێک 500,000 خەڵک دا بمەزرێنی هەدەفە سیاسیەکە لەمە چییە هەدەفە اقتصادیەکە چییە هەدەفە سیاسیەکە من گومانم هەیە لە حکوومەتەکەی سوودانی کە سوودانی ڕەزامەندی دەربڕیوە لەسەر ئەم 500,000 کەسە هەر هێزێکی سیاسی پشکی هەیە لەم 500,000 بۆ ئەوەی ئەو جەماوەرەی کە تاعینیەکەن دەنگیان باتێ لە مەرحەلەی ئایندا چونکە یەکێک لە کەسایەتیەکان کە بینیمان باسی لەوە ئەکرد کە لە مانگی 4 2024 پێچێ انتخاباتی دیسان مبەکرە بکرێتەوە بۆیە ئەیانەوێ ئەو دەنگانە لە دەست نەدەن کە لەوە پێشێناویانە بۆیە هەدەفەکەیان ڕاستی نەبیل نییە ینی بۆی خۆپیشاندان نەکرێ بۆی خۆپیشاندان نەکرێ و خەڵک دەنگیان باتێ ئەم هەدەفەیش هەدەفێکی نەبیل نییە چونکە لە دابەزینی سێری نەوتە لە دوای کۆتایی هاتنی شەڕی رووسیا و ئۆکراین
سعری نەوت بە دڵنیاییەوە دێتەوە چونکە 10 ملیۆن بەرمیل نەوتی ڕووسی نایەتە ناو ئینتاجۆ بە شێوەیەکی بەرفراوان و بۆرسە و بە حوڕیەت بۆیە بە دابەزینی نرخی نەوت عێراق تووشی گەورەترین ئەزمە بێ کە ناتوانێت ئیدارەی فەرمانبەرەکانی خۆی بدات ناتوانێت پارەیان بۆ دابینکات چونکە سەرچاوای داهاتی عێراق لە ساڵ 5 بەرەو ژووری نەوتە باش بەس هۆکاری دواکەوتنی بۆ پەرلەمان هۆکاری دواکەوتنی دوو عەرقەلەی ئەساسی هەبوون عەرقەلەی یەکەمیان پەیوەندی بە کوردۆ هەیە بە سەریحی عیبارە بڵین تا ئێستا کورد ڕازی بووە لەسەر ئەوەی کەوا متابعەی دەرهێنان و بە بازارکردن و مەبلەغی فرۆشتنی مارکێتنی نەوتی هەرێم لەلایەن شەریکەی سۆمۆ و دیوانی ڕقابەی مالیەوە بکرێ بەڵام ڕەنگە تەسلیمکردنی نەوت بە شێوەیەک لە شێوەکان بۆ سێنرێت تا دەرکردنی قانونی نەوت و غاز لە عێراقدا کە ئەمەش خۆی بۆ خۆی بۆ یەکەم جارێکە کورد ڕازیە بێ ئایا کورد ڕازیە بێ بەو عقدانەی کە هەیە مەسەن یەکێک لەوانە عقدی 50 ساڵە ئەو عقدانە کە کراون نزیکەی 58 گرێبەستمان هەیە هی 38 کۆمپانیایە هی 30 دەوڵەتە زۆرێک لەم عقدانە با بڵێن لەبەرەوەی ناشەڤاو بوون کاتی خۆی هەشت لەو عقدانە تەرەفی سێمی تایە ئایا ئەمانە هەرێمی کوردستان ئامادەی ئەم معلوماتانە بخاتە بەردەست دیوانی ڕقابەی مالی بە بڕوای من بابەتەکە زەحمەتە دوجار هەر ئەوە بێت کە ساڵانی پێشوو کورتێنانی موازنەیان بۆ پڕکەنەوە 200 ملیارەکە بنێرن یا وەکۆی 2020 ماوەسا ینی تقریبەتەکە بخەمڵێنن ئەوان تا ئێستا سوورن لەسەرەوەی کە بێ ئەو قەزیە ڕێگە بدرێ هەرێمی کوردستان ئەم عقدانە لەلایەن حکوومەتی ئیتیحادی و داین دیوانی ڕقابەی مالیەوە مراقەبە بکرێ مەسئلەی بابەتی مراقەبە و مقارنەکردنەکە هەندێک فترەی ئەوێ ڕەنگە برادرانی هەرێم قەناعەتیان وابێ گۆڕانکاریە بێ لەو فترەوە لەم مەرحەلەیشا تەجاوزە بێ لەسەریان بەس چاودێرێکە چۆنە بۆ نمونە ڕێگە بدرێت سۆمۆ چی دەکە یعنی چەندێک نەوت هەیە چەندێک دەرەهێنن بە چەند ئەیفرۆشن پارەکەی چی لێکرێت کەواتە ئەمانە بۆ بەکێ فرۆشن چونکە ئەمە لە بیرمان نەچێ هەرێم ئازاد نابێت لە فرۆشتن مەسەن لە مانگی پێشووە لە ساڵ 38 نەوتی هەرێم فرۆشراوە بە ئیسرائیل ئێمە قانونێکمان هەیە لە عێراقا کە نابێ مامەڵە بکرێ لەگەڵ ئیسرائیلە و هەچ کەس مامەڵە بکرێ حکومەکانی زۆر قورسە کەواتە دیوانی ڕقابەی مالی لەوانەیە یەکەم مراقەبەی ئەم بابەتە بکە باش ئەنی پێ دوایە و ساڵانی ڕابردوو بڕپارەیەک بێت ڕەنگە ڕێکەوتنێکی گشتگیر ڕەنگە بگەنە ئەو نەتیجەی کە وەک ساڵانی پێشوو بەڵام دیسان قراری محکمە ئیتیحادی یەکێکە لە عەرقەلە ئەساسیەکان لە بەردەمەوە چونکە قراری محکمە ئیتیحادی بات و ملزمە وتوێتی مجمل ئینتاجی نەوتی هەرێمە بێ ڕادستی شەریکەی سۆمۆ بکرێ ئەوە یەکێکە لە عەرقەلە ئەساسی عەرقەلەی دووهەم تا ئێستا هەندێک هەواڵ هەیە لەسەر دۆلار کە نازان دۆلار بە چه سعرێک سابتکەن لە ناو موازنە چونکە ئەوەی لە ناو موازنە سابتەکرێ تەنیا خەبەرە یعنی پەرلەمان نەبۆی هەیە بیگۆڕێ نەبۆی هەیە لایدا نەبۆی هەیە هیچی لێ بکە ئەوە سوڵتەی نەقدیە ئەڵێ سعری دۆلار لە ناو موازنە بەوەنەیە بۆ نمونە 145,000 بەرامبەر بە 100 دلار ئەمە بۆ چییە؟ بۆ ئەو بڕەنەوتەی کافرۆشێ کە سیارەکەی لە نەتیجا دێتەوە ئەڵێ بای ئەوەندە ملیۆن دۆلارە یا ئەوەندە ملیار دۆلارە بۆ نمونە بای 100 ملیار دۆلار نەو دەفرۆشن زەربی 145 ئەکاتە 145 تریلیۆن دینار تەنیا بۆ ئەوەندەیە داهاتەکان کە تەخمین نەکرێ بە دینار تەخمین بکرێ ئەگینا ئەم پارەیە هیچ نییە ئەترسن لە دوجار ناچار ببێ حکوومەت ئەم سیارە بگۆڕێ ئایا بەکەمکردن یا بەزیادکردن بەس کە لە موازنە دانرا ئیتر موازنەی ئەو ساڵا بێ بەوە حسێبی بۆ بکرێ ئایا ئەگەر بەوە حسێبی بۆ بکرێ ئەو شەریکانەی کە لەوێ ئەو کۆمپانیانەی کە عەقد دەکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە بە دینار عەقد دەکەن دینارەکە دوایی بە دۆلارە گۆڕێتەوە ئایا بۆ ئەو شەریکەی دەریێنێت بۆیە ئەوەش عەرقەلەیەکی لاوەکیە لەو مەجالە عەرقەلەی سێم باسم کرد لەوەی کەوا تا ئێستا باس لەوە کرێت کە ئیحداسی وەزایفی تازە بکرێت بەڵام ڕقمەکەی نزیکەی 500,000 کەسە پێم سیر بوو کە تا ئێستا لەوە پشکی کورد دیاری نەکراوە لە موازنەکانی ساڵانی پێشوە بەڵێ کە ئەوترا ئەوەنە مۆزەف دامەزرێنێ عێراق ئەوت بما فيها لە ساڵ 7 بۆ هەرێمی کوردستان ئێستا بێ مەسەن بڵێن لە ساڵ 14 بۆ هەرێمی کوردستان بۆیە
ئەمە خاڵێکی گرنگە پەرلەمانتارەکانی هەرێم ئاگایان لەوە بێ کە ئەبێ ئیشارەت بکرێت بە نیسبەیەک لەو تەوزیفاتانە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو حساباتی ئەو بەیاناتەی کە ئێمە هەمانە 2021 کەس لە هەرێمەوە بە حساب ناویان هەیە لەوێ ئەو ژمارەیە زیاد ئەکا بۆیە موچەی تەخمین کراو بۆ هەرێمی کوردستان زیاد ئەکا لەبەرەوەی 4 تریلیۆن و 408 ملیار بێت ئەو بڕەشی ئەچێتە سەر ئەو وەختە مەبلەغەکە زیاد ئەکا و بودجێ هەرێم لەو ئەساسە تێری خۆی دێوێ ئەو بڕە دیاری کەس کەڕەنگە نەیەوێ دامەزران بکاتەوە لە ملزم نییە بە دامەزرانەکە ملزم نییە بە دامەزرانەکە بەڵام ئەتوانێت ڕقمەکەی پێ زیادکە باشە وەکو لایەنە کوردیەکان لە بەغداد سەراسی کوردستان ناکۆکیانەیە لەوێش لایەنە کوردیەکان ناکۆکیەکە کاریگەری ینی لە ناوەڕۆکە سراعێک هەیە لە نێو خۆی خۆیانە بەڵام وان نیشانەدەن کە ناکۆکیەکان نەگەیشتوتەوێ بە تایبەتی ئەو دوو تەرەفە پارتی و یەکێتی هەمیشە لە عێراق تاوەکو ئەگەر کەسێک نەبوو بێت تەرەفێکی تر نەبوو بێت لە بینیانە بتوانێت منافەسەیە کوشتێکی تازە بکە ئیتر ئەوان هەموو قەزەیەکیان شاردۆتە و ڕێی عامیان وا لێ ئاگادار کردووە بۆ نمونە بەیە کۆچن بۆ سەیری یاری جامی خلیجی عەرەبی لە مناسەباتیان بینی بەیەکۆن وان نیشانەدەن کە خلافیان نییە بەڵام لە ڕاستیە لە دانانی سەر و کۆمار و لیجنەکان و خلافیان هەیە تاوەکو وەزارەتەکان تا ناو وەزارەتەکانیش هەر خلافەیە باشە بەچۆکو پەرلەمانی عێراق ئێستا دەست بەکار نەبووە لیژنەکان تا ئێستا پەرلەمان نەیتوانیوە بکەوێتە سەر پێچووکەم نەخێر پەرلەمان کەوتنێکی مالیکی وتی وەزیرێک وتوێتی لە ڕۆژێکدا 7 پەرلەمانتار سەدانیان کردوم طبعا ئەو حاڵەتە هەیە کە مشکلەیەک هەیە لە نێوان پەرلەمانتار و وەزیرە ئەو پەرلەمانتارانەی کە لەبری ئەوەی متابعی تەنفیزی ئیشەکانی حکوومەت بکەن ئێستا بوونەتە معقب معاملات یعنی زۆر ئاساییە هاوڵاتیەک عریزەیەکیان نەداتێ و ئەبێ وەزارەت بە وەزارەت بگەڕێن بۆ ئەوەی ئەم ناخبە خۆی یا کەسوکاری لە مستەقبەلا دیسان دەنگ باتەوە بەم پەرلەمانتارە کەمە لە ڕاستیە ئیشی پەرلەمانتار نییە نە هاوڵاتی ئەبێ پەرلەمانتار وای حراجکە نا پەرلەمانتاریش بێتە معقبی معاملات چکە پەرلەمانتار سفەیەکی واضحی هەیە متابعی شؤونی تەنفیزی حکوومەت ئەکا بەڵام لە وڵاتی ئێمە هەموو شتێک شێواوە کە هاوڵاتیەک داخوازیەکە بۆیانێ داواکاریەکە بۆیانێ ئەگەر متابعی بۆ نەکەی ئیتر غەزەبت لێگرێ و ئەڵێ من دەنگمدا من بۆچی دەنگم ماویتە تێ ئەگەر تۆ نەتوانی ئەو معاملەیەم لە دائیرەکانە بۆ ڕەتکەی باشە بینی سەر نرخی دۆلارەکە سەبارەت بە بانکی ناوەندی بۆچی تاکو ئێستا نەیتوانیوە ڕێوشوێنەکانی وا بکە کە ئەم بابەتە کۆنتترۆل بکە بۆ وەکو ئەرکی بانکی ناوەندی وەکو حکوومەتیش ئایا دام و دەستگای ئەمنی هەواڵگیری بەڕۆڵی خۆیان نەستاون مەسلەی بنە دەرەوەی دۆلار سپیکردنەوە بۆی ئەم حاڵەتە بەرەو چارەسەر بڕۆ یەکەم سەبارەت بە نرخی دۆلار و هەڵوێستی حکوومەت یا بەرپرسیارەتی حکوومەتی ئیتیحادی باش سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ بانکی مرکزی مەسئولیەتی ئەساسیان هەیە لە بەرامبەر شکستهێنانیان بەرامبەر بە کۆنتترۆلکردنی نرخی دۆلار یەکەم ئەگەری سوودانی ڕوونکەیەوە سوودانی تا ئێستا تەنها وعود دەدا چۆن لە کاتی انتخاباتە وعودی داوە لە ئێستا شار وعود دەدا بانکی مرکزی ئەوە سێم جارە ئەڵێ لە ماوەیەکی زۆر کەمان نرخی دۆلارە گەڕێنەوە بۆ 146,000 کە تا ئێستا ئەو وعدانە و نەتوانینی تەنفیزکردنی وای کردووە کە لە ئێستادا هاوڵاتی عێراقی متمانەی نە بە قەراری بانکی مرکزی هەیە نە بە قەراری سوودانی هەیە هاوڵاتیش هەر ئەوەندە متمانەی لە دەستدا بە حکوومەتێک ئیتر ئەو متمانەیە بە ئاسانی دروست نابێتەوە کەواتە مەسئولیەتی ئیخفاق یا شکستی ئەوەی کە دۆلار نەگەڕاوەتەوە بە شوێنی خۆی یادانە بەزیوە لە ئەستۆی بەڕێز سوودانی و بانکی مرکزیایە بەهۆی ئەو وعدانەی کە داویانە و نەیانتوانیوە جێبەجێکن خاڵی دووەم دۆلار بۆ لە عێراقا ئەبرێتە دەرەوە خەڵک بۆ دۆلار ئەکڕێ هەر کاڵایەک هەرزان بێ عادەتەن خەڵک ئەتوانێ ئاسانتر بیکڕێ هەر کاڵایەک هەرزان بێ ئاسانتر دەتوانێت بیکڕێ دۆلار لە عێراقا هەرزانترین عوملەیە بە چاو دینارەکە بۆ نمونە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی تورکیا سووریا ئەو کاڵاو کەلوپەلەی کە ئینێرنە ناو عێراق و سەرفە بێتەوە ئەوەندە بڕەپارەیەکە ئەتوانن دۆلاری پێ بکڕن ئەگەر ئەو کاڵاو کەلوپەلەی کە ئینێرنە عێراق و بایی ئەوەندە نەبێ دۆلار بکڕێ دۆلار وا کەم ناکە
مەسەن 100 ملیۆن دلار ئەگەر ڕۆژانە ئێستا حکوومەت 50 ملیۆن دلار ئەخاتە بازارەوە. ئەو سێ وڵاتە لەبەرەوەی تیجارەتیان ڕەبتە بە ناو عێراقۆ بایی ئەوەندە کاڵاو کەلوپەل دێتە ناو عێراقۆ کە بایی لانی کەم 30 ملیۆن دیناری ئەو دۆلارە ببێ. بۆیە زۆر بە ئاسایی ئیمتیساسیەکە تاجیرەکان پێویستیان بەوە هەیە کە بە دۆلار مامەڵەیەکەن لەگەڵ ئەو دەوڵەتانە، چکە دوجار ئەیگۆڕن بە دۆلارەکە نێرنەوە بۆ ئەو کۆمپانیا و شەریکانێکەیە چ لەسەر مستەوای ئێران بێ لەسەر مستەوای تورکیا بێ لەسەر مستەوای چکەمە عملەیەکی سابە وڵاتی ئەم کاڵاو کەلوپەلە دێ ئەو وڵاتی کاڵاو کەلوپەلەکەی لێ دێ پێویستی بە عملەی سابەیە کوێش لە عملەی سابەی تیا هەرزانە عێراقە بۆ ئەم قەزیەیە لە ئیمارات نییە بۆ ئەم قەزیەیە لە کۆید نییە بۆ ئەم قەزەیە لە سعودیە نییە لە دووەلی خلیج نییە لە ئەوروپا ئەم دۆلارە بۆ لەوێ ئەم وڵاتانە تورکیا و ئێران و سووریا ناتوانن ئەوەندە کاڵاو کەلوپەل بنێرن بۆ ئەم وڵاتانە تاوەکو بایی ئەم کاڵاو کەلوپەلە دۆلار بگەڕنەوە بە وڵاتەکەی خۆیان. ئەوە خاڵی دووەم. خاڵی سێهەم دۆلار بۆتە سلعەیەکی سیاسی، یعنی ئێستا ئەداتێکە لە ئەدەوات لە ناو اقتصادا پێوتێ وەسائلی تەعریبی بەمە با بڵێن دەرسی وڵاتاندا ئەدا بە دۆلار دەرسی وڵاتاندا ئەدا لە عێراقا بە دۆلار دەرسی عێراقیەکاندا ئەدا ئەڵێ ئەگەر پابند نەبی بەڕێو شوێنەکانی بانکی مرکزی ئەمریکی و خزانەی ئەمریکی کە لە مقابلی وەزارەتی داراییایە ئەگەر پابند نەبی بەو دوانەوە ئەوە من دۆلارت نادەمێ حتا بۆ پێداویستیەکانی خۆیشت بۆیە شەحنی دۆلار کەمەکاتەوە. ئەم حاڵەتە جارێکی کە ڕووی داوە لە نۆی یەک لە لیژنەی مالی لە دەورەی پێشوو ئێمە کۆبنەوەیەکمان کرد لە ناو ئەکاونتەکەی منە بە 5 حەلقە هاتووە کۆبوونەوە گرنگەکەمان ئەنجامدا. بڕیارێک درابوو لە پەرلەمان قەرارێکی پەرلەمانی هەبوو کە هەموو هێزەبیانیەکان دەرکرێنە دەرەوە. قەرارەکە تەنها شیعەکان دابوویان زۆرینەیان هەبوو لە پەرلەمانەوە قەرارەکەیاندا نە کورد بەشداری کرد نە سونە بەشداریان کرد. عەلی عەلاق بەخۆی و هەموو ئەو دائیرانەی کە متعلقن بە مالۆ کە بانکی مرکزی بوو بانکی ڕافیدەین بانکی ڕەشید TBI سندوقی ئیستێداد دەولەت دیوان ڕقابەی مالی هەموو ئەمانەی هێنا ناو لیژنەی مالی. لیژنەی مالیش لەبەرەوەی لە عوتڵەی تەشریعیا بووین من بەلامەوە زەرور بوو من گەڕامەوە وەکو تاکە کوردێک لێوە بووی. عەلی عەلاق بە سەریحی عیبارەوتی بەڕێزان پارێزگاری بانکی مرکزی کە تا ئێسش پەیوەندیم لەگەڵی هەرما وتی بەڕێزان بڕیارێکتان داوە لە ناو پەرلەمانە من تەدەخولی سیاسەتی ئەوە ناکەم بەڵام ئەوەندەتان پێ ئەڵێم من مەسئولی سوڵتەی نەقدیم لێرە. سوڵتەی نەقدی لە خەتەرێکی زۆر گەورایە ئەم بڕیارە جێبەجێ بکەن هەفتەی داهاتوو ئەمریکا دۆلار شەحن ناکا بۆ عێراق نرخی دینار بەرامبەر بە دۆلار نرخێکی پێوانەی تێپەڕێنێ ناوێرم ڕقەمەکە بڵم چونکە دوایی لەوانەیە تحریفکەن بڵن ماوەساحمە بڵێن دۆلارە گاتە ئەوەندە کە ئەوەی وت هەموو ئەطرافی سیاسی تێگەیشتن کە ئەوە گەمەیەکیان کردووە بەسەر خۆیان ناشکێتەوە بۆیە بێدەنگیان کرد لەو قەرارە پەرلەمانی و هیچ داوایان نەکرد لە حکوومەت جێبەجێکە. لە ئێستادا هەمان دۆلار وەکو سلعەیەکی سیاسی وەکو ئەداتێکی سیاسی بەکارهێنرێتەوە ئەڵێ عێراق تۆ ئەو پارەی کە دەریەکەیت کە بۆت ئەنێرم لە مەزادی عوملەوە ئەینێریتە دەرەوە بە دوو شێوەی نێری یەکیان کاشە بۆ ناوخۆی عێراقە ئەوی دیکەیان حەواڵەیە بۆ ئیستیرادات ئەڵێ ئەوەی ئیستیرادات بە هیچ شێوەیەک ڕازیم نییە ئیستیراد لەو دەوڵاتانە بکەیت کە من عەلاقەم لەگەڵیان نییە. هێنانی کەلوپەل هێنانی کەلوپەلیش لە وڵاتانەوە بۆ نمونە تا ئێستا کێشە هەیە لەسەر کارەبا لە ئێران و دێغاز لە ئێران و چەند جار مۆڵەتیان داوەتەوە بە عێراق بۆی شوێنەکە بگۆڕێ نایگۆڕێتەوە چونکە بە شێوەیەک لە شێوەکان تەخادومی مەساڵح هەیە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە. بۆیە ئەڵێ ئەم دۆلارەی کە ئەدەمێ بە حەواڵات ئەبێ جیهەی سێمی بناسم بانکی مرکزی داتە شەریکەیەکی حەواڵە شەریکەی حەواڵە ئەبێ بزانرێ ئەداتەکێ بەچی بە نظامی سوێفت چونکە نظامی سوێفت 77 بانقی عێراقی لە نظامی سوێفتان بۆیە ناتوانرێت چییە؟ نظامی سوێفت بریتیە لەو شەبەکە لەو ئاگاداریەی کە ڕیزاڵ بانک ئاگای لەوەیە دۆلارێک لە بانکی ئەلف ئەڕوا بۆ بانکی با $1 بەڵێ بەڵێ ئەزانێ ئەو دۆلارە چوە. عەلی عەلاق یەکێ لە قسەکانی تری لە ئەو کۆبوونەوانە وتی ئێمە زۆر جار کە حەواڵا دەکەین دوای هەفتەیەکی مێڵێکمان بۆ دێ یا لە خیزانەی ئەمریکی یا لە ڕیزاڵ بانک و ئەڵێ دۆلارەکانتان لە ڤێتنام دەرکەوتون مەبلەغی ئەوەنە $1,000,000 لە ڤێتنام دەرکەوتووە
تەوزیحمان بدەنێ سەبەبی چییە پارەیەک دۆلارە لای ئێمەوە هاتۆ بۆ ئێوەش گەیشتوتە ڤێتنام ئەوێت ئەبێت تەوزیحێکی مقنع بدەینە ڕیزاڵ بانکی ئەمریکی ئەگەر تعاملی تیجاری نەبێت لە بینی ئێمە و ڤێتنامە بڵین ئەوەندە تەن برنجمان کڕیوە و هی ئەوەیە ئەوە ڕێگەم پارە بۆ دوو سەبەبە ڕوە یا بۆ ئیرهابە یا بۆ سپیکردنەوە ئەو پارەی لە ماوەی ساڵانی پێشوە کە لە 157 ئەو دۆلارەی کە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە هاتووە لە 157 چۆتە دەرەوە تا 2014 من ئیحسایاتم لایە 312 میلیارد دلار ڕۆیشتۆتە دەرەوە ئەم 312 میلیارد دلارە ئەو دەوڵەتانەی چواردەوری ئیسفادەیان لێ کردو ئێستا ئەمریکا ئەوێ ئەم وەسیلە تەئدیبیە یا ئەم ئەداتە سیاسیە بەکاربێنێ بۆ شکستێنان بەم دەوڵەتانەی کە ئەو حەساری لەسەرە چۆن شکستیان پێێنێت کاتێک کە نرخی دۆلار بەرزە بێتەوە کاک حەشیم نرخی دۆلار ئەگاتە هینێکی قیاسی مەسەلەن کاڵا و کەلوپەلی ئێرانی لەو پێشبایی 100 میلیۆن دۆلار هاتووەتە عێراق ئێستا کە دۆلارەکە بەرزە بێتەوە لە بەرامبەر دینارەکە چکە بە دینارە فرۆشێ ئەوە ئەم 100 میلیۆنە بێتە 80 میلیۆن دلار 80کە یانەوەی بیکەنە 6 سەسەکە بکەنە 40 میلیۆن بۆ ئەوەی کۆمپانیاکانی کە بەرهەمی ئەم قەزیەنن نەتوانن بەرهەم بێنن نەتوانن بەرهەم بنێرن بۆی عێراق بگەڕێ بۆ سەرچاوی دیکەی کاڵا و کەلوپەل اینجاوە دووەلی خلیجیە یا لە سین و بینن یا لە هەر کوێی دیکەوە بێن حاڵەتی خاڵی چوارەم تا ئەو کاتەی محەممەد شیع سوودانی ئەمە جاری سێهەم و چوارەم و پێنجەم و دەیەممان قسەیە دووبارەکەمە تا محەممەد شیع سوودانی نەتوانێت تەوازن لە بینی خواستەکانی ئەمریکا لەگەڵ خواستەکانی کۆماری ئیسلامیە تەوازن دروستکە کێشەی دۆلار بەم ئاڵۆزێمێنێت بۆ دوای ناوبڕەکە بزانین سوودانی دەبێتی بکە بڵێ بینەرانی بڕست ناوبڕێکی کورت و لەینە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان جعفر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی ئەلو خۆرجی بسینینی ماشەڵاڵێ ڕەشەبە نەتیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستیانێکە خۆش بوو هەر بژی جبسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ماوسە پێش ناوڕەکە باسی سوودانی تکەوتت سوودانی دەبێ سوودانی ئەبێ یەکێک لە خاڵەکان سوودانی تا ئەو کاتەی نەتوانێت تەوازن لە بینی خواستەکانی ئەمریکیەکان و خواستەکانی ئێرانیەکان وەزعی عێراق لەوە دەرچووە کە بە بانکی مرکزی معالجە بکرێت کە بە سوودانی معالجە تەوازنەکە چۆن دەڕادەگیری ئەبێ بەرژەوەندی هەردوو لا تحقیق بکرێت چکە ئەو حکوومەتانەی کە پێک هاتوون لە عێراق لە 2005 حتا وەکو حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی
ئەو حکوومەتانە جۆرێک لە باڵانس بەرژەوەندی ئەمریکا مەسەن لەوانە شەریکەی جەنرال ئەلکتریکی ئەمریکی بواری کارەبا مەسەن ئەوەی سەرف کراوە بۆ بواری کارەبا لە عێراقا لە ماوەی 2005 تاوەکو ئێستا نزیکەی 46 ملیار دۆلارە کاکاش ئەم شەریکانە لۆبیان هەیە لە ناو وڵاتەکانی خۆیانە زەریبە دەدەن بە وڵاتان لەبەرەوەی بەرژەوەندەکانیانە بێ بپارێزی لەلایەن وڵاتەکانیانەوە کەواتە من ئەبجارە خۆشببختانە یەکێک لە ئەندامانی وەفدەکەم بینی چوبوون بۆ ئەڵمانیا کاتی خۆی کەچوون بۆ کاتی خۆی کە سوودانی ئەندام پەرلەمان بۆ یەکێک بۆ لە ئەندامی وەفدەکە ئەڵێ لەگەڵ شەریکەی سمنز دانیشتین داوامان لێکرد کە بێت لە کارەبای عێراقا بەشداری بکە بە سەریحی عیبارە پێوتین بڕۆن خۆتان یەکلایی کەنۆ عقدەکانتان لەگەڵ جەنرال ئەلکتریکا یەکلایی بکەنەوە ئەو وەختە ئێمە لە ماوەی ساڵێکە ئەگەر هێشتمان عێراق دقەیە کارەبای بژێتەوە ئەو وەختە گلەی لە ئێمە بکەن و هەموو قەرەبۆکەکەین لە ماوەی یەک ساڵە بۆیە گۆڕینی ئاراستە لە سەردەمی عادل عەبدولمەهدی بەرەو ئیتیجاهی سینی و گۆڕینی ئاراستە لە ئێستادا لەلایەن سوودانیەوە بەرەو ئیتیجاهی شەریکەی سمنز واتە مەحرومکردنی جەنرال ئەلکتریک لەو داهاتەی کە بەدەستی هێنێ لە عێراق ئەمەش خۆی بۆ خۆی پاراستنی بەرژەوەندی کۆمپانیا ئەمریکیەکان نییە کەواتە تەبەن مەسلەی جەنرال ئەلکتریک تەنها وزن نییە شەریکاتی ئەمنی هەیە شەریکاتی تەولیدی هەیە مەوادی هەیە سیانەی هەیە مەسەن ئەمریکا کاتی خۆی کە قەرار بوو تارەی F-18 بفرۆشێ بە عێراق هەر تەدریبەکەی لە پارەی تەیارەکان زۆرتری ئەخیان مەسەن تەنها بۆ عملیاتی لۆجستی لە یەکێک لە ساڵەکانە بیرمیە ئەمریکا بڕی 2 ملیار و 700 میلیۆن دلار قەرزێدا بە عێراق کە پرسیارمان کرد ئایا قەرزەکە نەقدیە یا چۆنە وتیان قەرزی عینیە وتمان چۆن عینیە وتیان ئەو عملیاتە لۆجستیەی تەیران بەسەر عێراقا سوڕێتەوە ئەوە بای 2 میلیارە لەسەر بودجێ عێراق ئەی 700 میلیۆنەکە بایچی وتیان ئەوەش عتا دەکەیدا بە عێراق بۆ هینیش بۆ سوبەتیش ئەوەش لە ئیستیسمارە تەمان لە پارەی ئیستیسماردان ئەمە ئیستیسمارە یعنی 2 میلیار بۆ عملیاتی لۆجستی تەیرانی ئەمریکی بگەڕێ و 700 میلیۆن دلار بدرێتە فیشەک و تەقەمەنی لە ناو عێراقا بەکاربێن اینجا بە ناو خۆیان نیوە بنێن یاخود عملیاتی داعش ئەمەوێ ئاخر خاڵ بڵێن تا ئەو کاتەی دۆلار وەسیلەیەکی سیاسی بێ لە عێراقدا ئایا فعلەن ئەیانەوێ حکوومەتەکەی سوودانی کە تەمسیلی حکوومەتی تەمسیلی ئیتالیەکانەکە ئەیانەوێ ئەم حکوومەتە بڕوخێنن ئەوە دۆلار وەکو وەسیلەیەکی سیاسی بەکارێنن بۆ بەرزبوونەوەی بۆ ئەوەی تەخادوم بکە لەگەڵ ئەوەی کە ئەوان ئەیانەوێ خۆپیشاندان دروست بێ ئەگەر تەوان کام منفەز باشترین ئەو پرسیارێک کە پێشتر بەڕێستان ئاراستت کردم کە ئایا دۆلار منفەزە بەڵێ لە ئێستادا دۆلار تاکە منفەزە بۆ ئەوەی شەقامی عێراقی بجوڵێندێ دژی حکوومەت ئەگەر ئەمریکیەکان ئەیانەوێ دۆلار بەم ئاراستە سیاسیە بەکاربێنن ئەوە باشترین منفەز دۆلارە کە شەقامی پێبێنە دژ بە محەممەد سوودانی بیجوڵ ئەو چارەسەرێکی ئێستا سوودانی دەبێت سەدانی ئەمریکا بکەی خۆ وەفدی ئەمریکی شات ینی ڕۆژانە داواکاریەکی تەناوەیە کە دۆلار بە قاچاق نەبرێ ینی ئەمریکا لەوە زۆر ورد متابعی دڵنیا بە متابعی بۆرسەی سلێمانی و بۆرسەی هەولێریشەکە لە ڕووی ئەمنی لە ڕووی ئەوەیە کەوا بزانێت چ دووکانێک دەفتەرێ دۆلاریش نەقلەکە بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ سووریە یعنی ئەمە تەحلیل نییە زانیاریە ئەمە زانیاریە کە برادرێک باسی کرد وتی متابعی هەموو بۆرسەکانەکەن بۆیە لە ئێستادا هەندێک دوکانی ئەڵگۆریتی داخرابوون عێراق داخراون کە ئەمە خۆی بۆ خۆی بازاری ڕەش دروستەکە بازاری ڕەش دایمەن سعر تەفاوتە بێ سعرێکی زۆر خەیاڵی دروستە بێ بەس ئێستا ئەو ڕێکارانەی کە حکوومەت گرتوێتە بەر هیچی چارەسەری هەمووی مسەکنە هەمووی مسەکن بانکی مرکزی دلار بە بازرگانەکان ئێستا مەسەلەن 500 میلیۆن دلار دەنە TBI ئەمە آخر قەراری سوودانی ئەم ئێوارە بانکی بازرگانی بۆی بیداتە وردە بازرگانەکان تەبەن تۆ هەمومان عێراق زانین و جارێ نازانم شمولی هەردوو TBI هەولێر و سلێمانیەکە کە بیدەنە وردە بازرگانەکان کە ئەو مەسئولیەتی حکوومەتی هەرێمە دۆلار بۆ بازرگانەکان دابین بکات تاوەکو کە دۆلاریان بۆ دابینەکات چ لەو نەوتەی خۆی فرۆشێ وە چ لەوەی کە عێراقی خاتە بازار و ئێستا مەمنوع کراوە لە بەغاوە
متابعی زۆر دقیقیەوەکەن کە دۆلار لە بەغاوە بەرەو ئێرە بێت چ لە بۆرسەی کیفاح بازگەکانی سۆنەر هەیە ئێستا زۆر متابعەیەکی دقیقەکرێت لەبەرەوەی ئەیانەوێ فعلەن ئیجراتکەن بەڵام ئایا حکوومەتی هەرێم لە ئاست خەڵکی هەرێمی کوردستان حکوومەت بۆ ئەوە حکوومەتەکە بەرپرسیارەتی ژیان و ئەمنیەتی خەڵک هەڵگرێت ئایا حکوومەت لە ئێستادا 260 ملیار قازانجەکە لە بەرزبوونەوەی ئەم دۆلارە ئەگەر 500 میلیۆن دلاری بۆ حسێ بکەین 500 میلیۆن دلار جاران کە فرۆشتوێتی بە 146 و ئەوانە یاخود بە 148 ئێسایی فرۆشێت بە 165 ئایا حکوومەتی هەرێم ناتوانێت بڕێک لەم دۆلارە بە وردە بازرگانەکان بەمەرجێ نەیەڵێ ئەویش بە ئیتیجای معاکس بڕاتەوە بۆ بەغدا یان نەیەڵێ لە مەرزەکانەوە بڕۆندەر کە ئەمە مەسئولیەتی حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمە سەرۆکی حکوومەتی هەرێم ئەم مەسئولیەتەی لە ئەستوایە کەم تەرخەمە یەکەم لە مەزادی عملا پارە نایەت بۆ هەرێمی کوردستان دوو حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 500 میلیۆن دلاری دەسەکەوێت هیچ پارەیەک نادا بە بازرگانەکان بۆ ئەوەی لانی کەم ئەو گرانەیشی لە هەرێما هەیە نەختێک تەخفیفی باش بەس بەەوە چارەسەر دەبێت ئێستا ئێمە راپۆرتێکمان کردبوو لە باسمان لەوە کرد کە ئەمە موسەکینە کاک حەکیم ئەوەی حکوومەتی هەرێم بیکە هی حکوومەتی هەرێمیش و هی حکوومەتی عراقیش کام 500 میلیۆن دلاری داناوە بۆ TVI و پارە ئەدا بە خەڵکەکە کە 50 وەرەقەیە داتێ و هەیە دەفتەرێکی داتێ و مەسەلەی زەڵایی و هەندێک هەموو ئەمانە موسەکینن هەموو ئەمانە کاتێک کە سیاست و اقتصاد لە یەک ئاڵقێن کاک حەکیم بە هەموو حەدەسێک گۆڕانکاری ئێستا سوودانی یەک تویت بکا بڵێ لە ماوەی داهاتووە سەردانی ئەمریکاکەم یەکسەر دۆلار دێتە خوار یەک تەسریح بدا بە پێچەوانەوە بڵێ بە هیچ شێوەیە بڕیارمان نییە بچین ئەمریکا سەرەکەوێ مەسەلەن بەڕێز نووری مالکی تەسریحێکی داوە ئەڵێ ئەزمەی دۆلار پێی ئەچێ ئەم تەسریحەت کاریگەری خراپی هەیە لەسەر دۆلار بەڵام مەسەن بۆ یەکێک لەوانەی کە ئیدعایەوە کاکە بێ ئەو دۆلارە و کاتی خۆشی فعلەن کوتلەی دەوڵەت قانون ناڕازی بوون نیگەران و لەوەی کە لە 1990ەوە کرا بە 146 کوتلەکەی مالکی بوون لەگەڵ فەزیلە پێم وایە لە ناو لیژنەی مالیشە ئەو هێزە سیاسی شیعانە تەنها یەک ئەندام کە تەیاری سەدری بوو تەیاری سەدری ڕازی بوو لەسەر گۆڕانکارێکە بەس یەک ئەندامیان کە بەڕێز ماجیدە تەمیمی بوو دکتۆر ماجیدە تەمیمی نیگەرانی خۆی دەربڕی کە نابێ بەرز بکرێتەوە بەرحاڵ بابەتەکە تێپەڕی ئێستا ئاڵقێنراون لە یەکۆ سیاست و اقتصاد ئاڵقێنراون لە یەکۆ ینی دۆلار و بازاڕیان دۆلار و سیاستیان لکانووە بە یەکۆ بۆیە یەک تەسریح یەک لێدوان یەک تویت یەک هەڵوێست بەرزوو نزمی پێکا بەس ئەوەی کەوابی گەڕێتەوە کە بانقی مەرکەزی بۆ جاری سێماڵەیە گەڕینەوە بۆ 146,000 بە مقابلی 100 دلار ئەوە مالیکیڵێ ڕاز ناکەن با من نەیڵێ مالیکیڵێ ڕاز ناکەن درێژە دەکێشێ ئەڵێ درێژای کێشێ باش بەزۆکو حکوومەت هێرێمەوەی کە بەڕێزوبێتت ئێستا 500 میلیۆن دلار لە داهاتینەوە دۆلاری نەوت و ئەوەی گومرگەکانیش ناخرێتە بازارەوە دیارە ئەو دۆلارە چی لێ دێ بۆ کوێ دەڕە خۆ لە ماوەی ساڵی ڕابردووی 9 ساڵی ڕابردوویمە راپۆرتێکمان ئەخرێتە بازار 30 میلیارد دلار ینی ئاڵوگۆڕ هەبووە لە داهاتینەوە دۆی هاتوتەوە یعنی چی لێ دەکرێت ئەخرێتە بازار بەس بە سعری بازار یعنی بە سعری معوەم سعری معوەم قابل بە عەرض و طەلەبە ئەمڕۆ بانکێکە زانێت سعری ئین چەنە تەوزیعیەکە لە بازرگانەکانی خۆی بە مەسەن بە 165 ئەوەی داتێ بە 164 بۆی بازرگانەکانی خۆی ئەو وەلایەن بووی کاتی خۆی بەڕێزنامێک شنووسی بۆ سوودانی کە ئەو زیادەی داهاتی لە دۆلارە دەزەکەی بەسەر هەژاراندا بەشکرێت لە هەرێمیش ناکرێمە بکرێت ئەوە جۆرێک لە 200 میلیارد جۆرێک لە ئاخر هەرێم هینی نییە بوجەی نییە لە چیوە ئەو هینە بکە حکوومەتی ئیتیحادی مەسەن ئەو بۆ ئیتمینانی خەڵک تەمانە و پرسیارانی کە ئەو پرسیارەی لە بەڕێز محەممەد تەمیمم کردبوو لەسەرەوەی ئیجراعاتتان چیە وتی ئیتمینان ئێوتم چۆن ئیتمینانە دەیتە شەعب لە کاتێکە حکوومەت و بانکی مرکزی ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵکە ئەمە بابەتێکە کە ئەتوانێ مەسەلەن خەڵک بۆ ئێستا هەموو خەڵک باسی دۆلارەکە ئاخر من ئەوم پێسەیراڵن باشە دۆلار هەر کەمێک لە خەڵک هەیەتی بۆ هەموو خەڵک باسی دۆلارەکە هەموو خەڵک ئیشی نانە کاریگەریە لەسەر خەڵک مەسەلەن ئەوانەی کە قستیان هەیە کاک حەکیم ئەگەر مانگانە 5 وەرەقە قستی دابێتەوە لەوە پێش
بە 148 گۆڕیوێتیوە. ئێستا نزیکەی هەموو وەرەقەیەکی 18,000 ئەبێ زیادە بە کەواتە 5,000 90,000 لە پارەکەی مانگی پێشوێ بە زیاتر بە. ئەگەر 5 وەرەقەی لەو پێشگۆڕی بێتەوە بە 150 داوە بەس ئێستا 15,000 چووەتە سەر. ئەوە 75,000 هەر لە ماوەی مانگەکە چۆن کەوا ئەمە بەنسبەتەوەی کە قستە داتوم بەنسبەتەوەی پارەیەکی هەبوو پاشەکەوتی کردووە لە ماڵەوە خەڵکی لای ئێمە لەبەرەوەی عملەی دینار شوێن زۆرەگرێ پارەکەی کردووە بە دۆلار و زەمانەتیش دۆلاریش زەمان زیاترە بۆیە ئێستا لە خولیای ئەوایە دۆلارەکەی بفرۆشێ یانە تاوان بەدەیان تەلەفۆن بۆ منەکرێ مامۆستا دۆلارمان هەیە بڕێکی کەم دۆلارمان هەیە چی لێ بکەین ئایا بیفرۆشین ئایا بیگۆڕینەوە ئایا بیهێڵینەوە ئایا بیێن بە ئاڵتون ئایا بیێن بە مڵک ئەمە ڕۆژانە ئەم پرسیارە چی بووە دەکرێت باسی بکەین یان ناکرێت یانی هەمیشە من ناتوانم ئەڵێم بە کەس بڵێم بیفرۆشە یا بیکڕەیاچی بەڵام تەحلیلێکت بۆ کەم لە تەحلیلەکە خۆت تێبگەل لە قەستم چونکە قسەی من لەوانەیە کاریگەری سلبی دروست بکە ئەگەر بە یەکێک بڵێم ئەگاتە ئەوەندە یان ناگاتە ئەوەندە و دوایش مەسوولم لەو قسەیەکە ئەیکەمە لە مەگاتە ئەوەندە بەڵام کە تەحلیلەکەی بۆ بکەم ئەوەی تر ئەکەوێتە سەر عەقلیەتی خۆی خاڵێکی دیکە بەشی سێهەمی هەموو خەڵک دوجار کاڵاو کەلوپەلێک کە بۆی دێ لەم کوپەوە دەست پێ بکە بە دۆلار دێ ئەگەر جاران توانیوێتی دەستەیەک و بکڕێ بە $10 $10 کردوێتێ چەندێک بۆ ئەو کردوێتێ 15,000 ئەگەر بە 150 کڕی بێت ئێستا $10 ئەکاتە 150,000 زایدەن 15 زاواتە ئەکاتە 65,000 دینار بۆ ئەو زیادی کردووە مەسەن 15,000ەکە بۆ یەکاتە تقریبا عفو نزیکەی 18,000 تا 20,000 دینار بۆیە هەموو هاوڵاتیانی عێراق بە هەموو چین و توێژەکانەیە تەسیری تێکراوە ئەوە خاڵی سێم خاڵی چوارەم فەرمانبەر کاک حەکیم فەرمانبەرێک لەوە پێش 1,200,000 وەرگرتووە پێشەوەی دۆلار گران بێ با بڵێن ئەم 1,200,000 کردوێتی $1,000 کە بووە بە 146,000 لە سا بسوسەی لێ ڕۆیشتەوە واتە $800 وەرگرتووە ئۆتۆماتیکی ئێستا بووەتە 165,000 واتە $800 لە سا سیوسەی لێ ڕۆیشتەوە بۆتە نزیکەی $600 کەواتە دەخلی ئەو کەمی کردووە جاران کە ئیتوانی حاجیات و ضروریات و حاجیات و ضروریات و جزێک لە کەمالیاتی پێ بکڕێ ئێستا کەمالیات نەماوە هەرە بێ بەشێک لە ضروریات لا بابەکاریش ڕاستەکە داهاتێکی مەحدودی ئەمە جا تەسیرەکەی مەسەلەن کاسبکارێک شتی بە دۆلار کڕیوە هیچ چەند مانگێن لەمە پێش فرۆشتوێتی بە دینار تا ئێستا دینارەکەی نەگۆڕیەوەتەوە ئێستا ئەو قەرزاری دۆلارە ئێستا کە پارەکە گۆڕێتەوە کەمەکە لەو قەرزەی کە هەیەی کەواتە دیسان لەوێ زەرێکی زۆرەکە بۆیە پەیوەندی هەیە بە تاکی کۆمەڵگەوە وەکو بازاریش شڵەژان بازاری وەساندووە مەسەن خەڵک هەیە کاڵاو کەلوپەلی هێناوە بە سیارێک نابێرێ بیفرۆشێت چکە ئەزانێ بیفرۆشێ ئەچێتەوە سەرەکە گرانتر بووە ئەزانێ لە مەنشاوە گرانتر کراوە چونکە گرفتێکی ئەساسی لەکوێ دروست بوو کاک حەکیم کاتێک کە حکوومەت بڕیاریدا 190 بکا بە 146 بۆرسەی عالەمی هەرچی کاڵاو کەلوپەلە بە نیسبەتی لە سا 16 بەرز بووە لە ئاسنەڵی لە شەکرەڵی لە برنجەڵی لە کاڵاو کەلوپەل ئەوەی ناشکریش نەبێت کە ئێمە هەموو کاڵاو کەلوپەلێکمان لە دەرەوە بۆ دێ ئیسیرادمان لە سانەوە بەشە خۆراکە کە جاروبار بەشە خۆراکەش لە دەرەوە دێت چونکە ئەوە هەموو عقودە لە دەرەوە ئەکرێ ئەوەی کە ئەکرێ لە ناوخۆی خۆمانە تەنها گەنمە و هەندێک سەوزەواتە ئەویش مەوادە ئەوەلیەکەی کیمیایی و هەموو ئەو شتانە مەسەلەن ئەگەر پرسیار لە هین بکەی پرسیار لە حیواندارەکان بکەی هەموو دەرمانەکانیان بە دۆلارە پرسیار لە فەلاح بکەی هەموو کودەکانیان بە دۆلارە پرسیار لە سەنایع بکەی هەموو مەوادی ئەوەلیان بە دۆلارە کەواتە دۆلار حوکەمەیەکی هەیە حاکمیەتێکی هەیە بەسەر هەموو جیهانە هەنی سەبق پێ قسەی جەنابەت بێ بۆنە پارە لە 133 بۆی دۆلار ڕێزداوە گرانیشتیش 116 150 ئێستا هاوڵاتی لە ئێستادا لە 136 تا 40 دەخلی لە دەستداوە باشە دووە پرسیام زۆر بەکوی سەبارەت بە دۆلار ئێستا ئەمریکیەکان کۆنتڕۆلی دۆلاری عێراق هەمووی دەست ئەمریکا دۆلاری کاش چۆن دێتە عێراق
ئەو چۆن ینی دۆلارەکە لە عێراق نیە خۆ وەکو کاش وەکو کاش نه عراق نەوتە فرۆشە لە بۆرسەی جیهانی عقدەکان یا بە ئاجلن یا بە ئاجلن عقدی ئێستا هیچی عاجل نیە ینی بیفرۆشە و پارەکە وەرگێ هەمووی ئاجلە دوای مانگێکی تر دوای 2 مانگی تر دوای 90 ڕۆژێکە پارەکە ئەچێتە حسابی عراق پێشەوەی بچێتە حسابی عراق ئەچێتە حسابی ڕێزەڵبانکی ئەمریکی دوای 24 ساعت نقلە بێ بۆ حسابی CBI2 حساب بنك المركزي العراقي ژمارە 2 لەوێەوە نقلە بێ بۆ حسابی ئەوە حسابی 50 نقلە بێ بۆ حسابی 67 وەزارەتی دارایی لە بانکی مرکزی وەکو ڕقم بانکی مرکزی ئەوەندە دۆلاری وەزارەتی دارایی لە حسابی هەیە ئەڵێ چەندێک دینار تەوێت چکە دیناری تەبعمان لای بانکی مرکزیە دۆلارەکەشی وەزارەتی دارایی دۆلارەکەشی وەزارەتی دارایی ئەوەنە دیناری بۆ ئەنێرێ بۆ پێداویستی طبعا لە یەکێک لەو پرسیارانەی کە لە بەڕێز محەممەد تەمیمان کرد کە ئایا ڕاستە حکوومەتی عراقی نەقدی لە بەردەسان نییە بۆ مانگەکانی داهاتوو کە موچە بدە وتی نا بە پێچەوانەوە لە ئێستادا حکوومەتی عراقی 7 تریلیۆن دیناری لە بەردەسایە بۆ موچە بۆیە هیچ کێشەی موچەمان نییە تا ئاخری ساڵ ئەوە وەکو ئیتمینانێک دۆلارەکە چۆن دێت بۆ عێراق بۆ ئیتمینانێک بۆ فەرمانبەرانەی کە موچیان لە بەغدا ئەوانەی هەرێم ناڵێ باشە بە کورتی دۆلارە کاشەکە چۆن دێت دۆلارە کاشەکە چۆن دێت عراق پێویستی بەوە هەیە دۆلار بخاتە بازار ئەم دۆلار خستنە بازارە یا بە نەقدەیخا یا بە کاش ئەبێ حواڵات تەسجیل بکرێ حواڵەکە بۆ کوێیە بەقەدەر ئەو حواڵەیە بانکی مرکزی ئەمریکی یا مانگانە یا چەند مانگجارێک بە شەحنەکەن و ئەینەرە بانکی مرکزی بانکی مرکزیش فڕۆکە دێت دۆلارە کاشەکە بە تاکید خۆ کاک حەکیم قابلە بە بەرید بینێرن زۆر باشە ینی ئێستا بابە کورتی دۆخەکە بەم زوانە دۆخەکە تا ئێستا ئاڵۆزیەکەی سەر دەبێ با بڵێن قسەیەکی مالکی نەقل بکەین ئەڵێ زەمەنی ئەوێ کاتی ئەوێ معالەجەکەی ئاسان نییە و ئەطرافی سیاسی تا ئێستا نایانەوێ ئەو بابەتەین کەن بۆیە من قەناعەتم وایە ئەگەر جیهاتی دەولی ئەیانەوێ حکوومەتەکەی سوودانی یا حکوومەتی ئیتار شکست پێبێنن دۆلار باشترین منفەزە لێەوە بچنە ناو شەقام و شەقام ڕوبەڕووی سوودانی بکەنەوە خواستەکە هەست پێ دەکرێت 25 مان گەورەترین خۆپیشاندانەکرێت لە بەغدا لە بەرامبەر بانکی مرکزیە سوپاس دەکەم سوپاس بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سوپاس بەوەی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خی گەورەتان سپێری